ئازانم لە سەر چۆنێتی بەڕێوەچوونی جەژنی ڕەمەزانی پیرۆز لە قەزای سۆرانەوە ڕاستەوخۆ ئازاد وەمەراوەیی پێامنێری پێم لەگەڵ ئازاد سڵاو دەبێت و ئەم کاتت باش وە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە جەنابتان پیرۆز بێت. دەمەوێ زانیاریەکانت بڵێ سەبارەت بە چۆنێتی بەڕێوەچوونی جەژنی پیرۆزی ڕەمەزان لە سنووری قەزای سۆران تا چەند بە گەرموگوڕی ئەم جەژنە بەڕێوە دەچێت. بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزیش بێتن و جەژنی تۆ و جەژنی تەواوی مسلمانانیش پیرۆز بێتن. دیارە جەژنی ڕەمەزانی پیرۆز لە قەزای سۆرانەوە ئەوەی کەوا من بە چاوی خۆم بینیوە جەژنەکە گەرم و گوڕ بۆەوە بە شێوەیەکی گەرم و گوڕ جەژنی ڕەمەزانی پیرۆز لەلایەن هاوڵاتیانەوە بەڕەوە دەچێتن هەر لە دەستپێکی بڵێ لە نوێژی بەیانیەوە کەوا ڕویان کردە مزگەوتەکەم هاوڵاتیان بە گەرم و گوڕیەوە ڕویان لە مزگەوتەکان کرد و نوێژی جەژنیان ئەنجامدا و دواتر تەوقە و گەردەن ئازادیان لەگەڵ یەک ئەنجامدا و دواتر بڵین لە گەڕەکەکاندا هاوڵاتیان بە گەرموگوڕی سەردانی یەکترەکەن و جەژنە پیرۆزانە ڕاستی یەکترەکەن و گەردەن ئازادی لە یەکترەکەن. ئێستا لە نیوەڕنزی کەبینەوە کەش و هەوا تا ڕادەیەک گەرم بووە بۆیە لە ئێستادا سەردانکردن تا ڕادەیەک کەمتر بۆتەوە بەس لە بەیانیەکەی بڵین لە کاژمێرنە و کاژمێر هەشت ئەوانە زیاتر هاوڵاتیان سەردانی یەکتریان دەکرد. ئەمە ئاماژە بە لایەنی گەشتیاری و ئەو بوارەش بدەم کەوا حکمەوەی ئەم ناوچەیە قەزاکانی سۆران ڕەواندز سۆمان ناوچەی گەشتیارین. لەم دەبەرە هاوڵاتیانێکی زۆر لە شارەکانی تری هەرێمی کوردستان و خواروو ناوەڕاستی عێراق سەردانی ئەم ناوچانە ئەکەن بە مەبەستی گەشت و گوزار. ئەو زانیاریانی دەستێمە کەوتووە لە گەشت و گوزاری سۆران ئەوان ئاماژە بەوەدەن لە شەوی ڕابردوو گەشتیارێکی زۆر بۆ ناوچە گەشتیاریەکانی ڕەواندز هاتووە و ئۆتێل و موتێلەکان بڵین پڕ بوونە لە گەشتیار و چاوەڕوان ئەکرێت لە ڕۆژانی داهاتوودا گەشتیارێکی زۆر ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی سۆران بکەن. دیارە گەشت و گوزاری سۆران ئاماژەی بەوەدا چاوەڕێ ئەکرێتن زیاتر لە 30,000 گەشتیار ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی کارزان. ئەمە ئاماژە بەوەش بدەم یەکێک لەو دیاردە ناشرینانەی کەوا لەم جەژنە ئەبیندرێتن کەوا مناڵان زۆر یاریە ئاگرینیەکانیان پێیا ئەمە تا ڕادەیەک هاوڵاتیان بەهۆی ئەم یاریە ئاگرینانە نیگەرانن. پێویستە حکوومەت کار لەسەرەوە بکە و یاریە ئاگرینانە قەدەغە بکرێن. زۆر باشەوەی کە بەدی دەکرێت زۆر جار هاوڵاتیان لە سەنتەری شارە گەورەکان گلەی دەکەن کە جەژن و مەراسیمی جەژن وەکو قەزاکان بەڕێوە ناچێت و گەرم و گوڕی پێوە دیار نییە. لە سۆران ئاماژەت بەوە کرد کە تاوەکو ئێستا بە گەرم و گوڕی هاوڵاتیان پێشوازی لە جەژنەکان دەکەن. ئەم جیاوازیە لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ هۆکاری چییە لە سەنتەری قەزاکان تا ئێستا جەژنەکان بە گەرم و گوڕیەوە بەڕێوە دەچێت؟ کارزان من ئەگەر بێت و قسە لەسەر قەزای سۆران بکەم دیارە قەزای سۆران بە حکمی ئەوەی پێکهاتەی جیاوازی لێە و خەڵکی چەندین عەشیرەتی جیاوازی لێە. ئەمە وای کردووەکەوە ئەم هاوڵاتیانە زیاتر پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان لەگەڵ یەکتردا توند و تۆڵتر بن و زیاتر هاموشۆی یەکتر و سەردانی یەکتر بکەن. گەڕەکەکان ئەبینین لە چەند گەڕەچێک بۆ نمونە لە قەزای سۆران خزم و کەسوکاری یەکتر زیاتر لەو شوێنانە نزیکترن یاخود خەڵکی عەشیرەتێک زیاتر لە چەند گەڕەکێک کۆبوونەتەوە. ئەمە زیاتر وای کردووەکەوە ئەم خەڵکە لەگەڵ یەکتر ناسیاو بن و سەردانی یەکتر بکەن و جەژنە پیرۆزانە ئاڕاستەی یەکتر بکەن و گەردەن یەکتر ئازاد بکەن. بەڵێ سپاس بۆ کاک ئازاد وەمەراوەیی پێامنێری پێم لە سۆرانەوە. لە وێنەکاندا دیارە کە ئۆتۆمبیلەکان و هاوڵاتیان زۆر بە گەرم و گوڕیەوە سەرخاڵی سەردانیکردنی یەکترن بۆی کە جەژنە پیرۆزە لە یەکتر بکەن. سپاس بۆ